کۆرتەباسێک لەسەری باوەڕی لە برچکنیانی گەلاوێش. کۆکەر و داڕەشتن سەفەر وەڵەدبێگی. بەوتە و باوەڕی پێشینە ئەمشەو کە 45 شەو لە وەرزی هاوینمان تێپەڕاندووە، گەلاوێژ لە برج دەکنێت و ئەم باوەڕە پێی وایە کاتێک کە هاوین خۆی لە نیوە دەدات و چلەی هاوینیش نیوەی دەڕوات، ئیدی باسوخواسی کەوتنی گەلاوێژ دێتە ناوانەوە و وەکو ئاماژەی کەمبوونەوەی گەرما و فێنکبوونی کەشوهەوا دەگوترێت گەلاوێژ کەوت یان لە برج کنیا. گەلاوێژ لە برج کنیاوە یەکێک لە پێوەر و لێکدانەوەکانی بەساڵاتچوانی وردبینی کۆمەلگای کوردیە و زۆرتریش لە لای خەڵکی گوندەکان و ئەوانەی دێتە بەرباس کە سەرگەرمی ئاژەڵداری و باخداری و کشتوکاڵن و زۆر جاریش ئەوان لە ڕێگەی بەرووبوومی ناو باخەکانیان و ئاژەڵەکانیانەوە هەست بە کەوتنی گەلاوێژ دەکەن. ناوی گەلاوێژ بەقەد ناوی مانگ و خۆر لە نێو ژیان، کەلتور، شێعر، گۆرانی و دەیان شتی تری خەڵکی کورد ڕەنگدانەوەی هەیە و بەکاریان هێناوە. لە کوردەواریدا لە هەردوو وەرزی زستان و هاویندا وشەی چلە هەیە و لە چلەی زستاندا سەرما و سۆڵە دەگاتە ئەو پەڕی و چلە شۆڕ وەکو ئاماژەی کەمبوونەوەی سەرما و سۆڵە و بەرەو گەرمبوونی کەشوهەوا بەکاردێت. لە چلەی هاوینیشدا پلەی گەرما دەگاتە ئەو پەڕی و کەوتنی گەلاوێژیش وەکو کەمبوونەوەی گەرما و فێنکبوونی کەشوهەوا ئاماژەی پێدەدرێت. بەپێی ئەزموون و پێوەری پیاوان و ژنانی ژیری بەتەمەن، گەلاوێژ ئەستێرەیەکی گەش و زۆر ڕووناکە و بە بریسکەیان پرشنگەکەیدا دەناسرێتەوە، وەک دەڵێن دەجریوێنێ و بە خێرایی بە ئاسماندا تێپەڕ دەبێت و بە هەڵهاتن و دەرکەوتنی ئەو ئەستێرەیە ئیدی گەرما ڕوو لە کزی دەکا، بەتایبەت لە شەواندا دنیا فێنک دەبێت. ئەستێرەی گەلاوێژ بە فارسی شەباهەنگی پێدەڵێن و بە عەرەبی ئەلشعر اليەمانیە و بە لاتینیش سایرۆسی پێدەوترێت و جگە لە گەلاوێژ لە ناو کوردەواریدا جاربەجار کاروانکوژێکی پێدەوترێت، هەرچەند بە پێی بەشێک بۆچوون ئەم دوو ئەستێرە جیاوازن لە یەکتر. محەممەد لەتیف سەبارەت بە ئەستێرەی گەلاوێژ دەڵێت: گەلاوێژ یەکێکە لە ئەستێرە زەبەلاحەکان و دەکەوێتە بورجی سەگەوە، بەوە ناسراوە کە پرشنگدارترین ئەستێرەیە لە ئاسماندا. ئەم ئەستێرە زەبەلاحە قەبارەکەی زۆر لە قەبارەی خۆر گەورەترە و ڕووناکیەکەیکی 26 جار زیاترە لە ڕووناکی خۆر، بەڵام بەهۆی زۆری دووریەکەی لە زەویەوە ڕووناکیەکەی ناگاتە زەوی و بچووکتریش دەردەکەوێت، چونکە زۆر لە خۆر و دوورە. فەلەکناسان تەمەنی ئەم ئەستێرەیە 200 تا 300 ملیۆن ساڵ تەرخان دەکەن. ئەم ئەستێرە لە هەموو شوێنێکی دنیادا دەبینرێت. لە دنیای عەرەبدا یەکێ لە گرنگترین ئەستێرەکان بووە و پێش ئیسلام پەرستراوە، بۆیە قورئان ئاماژەی پێکردووە: وَإِنَّهُ هُوَ رَبُّ الشِّعْرَى، ئایەی 49 سوورەی ئەلنەجم. ئەستێرەی گەلاوێژ هیچ پەیوەندی بە کەشوهەواوە نییە، بەڵام دەرکەوتنی هاوکاتە لەگەڵ ڕەوینەوەی گەرما و فێنکبوونی کەشوهەوا. بە پێی
پێوەری کوردەواری و ئەزموونی دنیا دیدەکان جگە لە فێنکبوونی هەوا بەتایبەت لە شەواندا لەگەڵ کەوتنی گەلاوێژدا چەند نیشانەیەک هەن بە ئاشکرا هەستیان پێ دەکرێت کە گەلاوێژ لە برج دەکنیێت هەردوو باڵندەی پەڕەسیێلکە و حاجی لەقلەق کۆچ دەکەن بۆ باشوور بەڵام باڵندەی پەپوو سلێمانە بە پێچەوانەی ئەو دوو باڵندەیە هەر کە هەستی بە نزیکبوونەوەی گەلاوێژ کرد دێتە جێگەی ئەوان و شوێنیان دەگرێت و دووهەم ئەو دارانەیش بەهۆی گەرما و تینویەتیەوە گەڵاکانیان وەری بێت لە پاش دەرکەوتنی گەلاوێژ دووبارە چرۆ دەردەکەنەوە و گەڵا دەکەن و بە بەراوردی 10 ڕۆژ لەوەبەر باخوبێستانەکانیش ئاوی کەمتریان دەوێت. پێش لە برچکەندنی گەلاوێژ کاتێک دارێک دەبڕی بە ئاسانی تیۆکڵەکەی لێ دەبێتەوە بەڵام دوای گەلاوێژ بە زەحمەت تیۆکڵی لێ دەبێتەوە. لە برچکنیانی گەلاوێژ هێمایەکی ڕوونە بۆ ئەوەی کە کاتی مازۆچنین هاتووە. نیشانەیە تر خۆشبوون و شیرینبوونی ترێیە. یەکێکی دیکە لە ئاماژەکانی کەوتنی گەلاوێژە و لە کۆنێکەوە وتویانە دوای گەلاوێژ ترێ بە تامتر ئەخورێ یان وتراوە گەلاوێژ کەوتە بەر شەوێ دەست بەرە بۆ باخەڵی مێوێ. لە زۆربەی وڵاتانی کۆندا وەکو ئێران، یۆنان، میسر، هیندوستان و حەجاز و چەندها وڵاتی دی داستان و حەکایەتی زۆریان سەبارەت بەم ئەستێرە خوڵقاندووە و دەمادەم دەیگێڕنەوە و دەیان جژن و قوربانیان لە کاتی هەڵهاتنی ئەم ئەستێرەدا بەڕێوە بردووە کە لێرەدا جێگای ئاماژەدانیان نییە. سەرچاوەکانی ئەم باسە بەرزان ئەیوب نامیق وتاری گەلاوێژکەوتن، محەممەد لەتیف کۆرتەوتاری ئەستێرەی گەلاوێژ، فەرهەنگی هەنبانە بۆرینەی هەژار، فەرهەنگی خاڵ.